یەکەمین دیداری خانمانی سێکتەری خان و بەرە بەڕێوەچووکەتیدا باز لە پەرەپێدانی هەوڵ و توانەکانی ژنان دەکرێت لە بواری خان و بەردای خۆت هەوڵ ئەدرێت کە بەشداریکردنی خانمان ژنان لە کەرتیوە بەرهێناندا سێکتەرەکانی خان و بەرە و هەروەها بازار و کردن و فرۆشتندا زیاتر بکەن. بۆ مەبەستە ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز بیلا سەعید کە بەڕێزیان ڕێخەری یەکەمین دیداری کارمەندانی فرۆشتنن لە سێکتەری خان و بەرە. کاک بیلا سڵاو لێ بێم کاتت باش. کاک بیلال گوێبیستی دەنگی من بیت سڵاو لێ بێتم کاتت باش. بەڵێ یەکەمین دیداری کارمەندانی فرۆشتن لە سێکتەری خان و بەرە و تایبەتی ڕۆڵی خانمان لەناو ئەم سێکتەرەدا کەرتیوە بەرهێنان و بازار و فکڕین و فرۆشتندا بازانین ڕۆڵی ئافرەتان چۆن دەنرخێنرێت یاخۆ لەم دیدارەدا چۆن توانراوە کە باز لە توانەکانی ژنان بکەن و بتوانن لەم کایەدا لەم پێگێدا جێگەی بکرێتەوە. کاک بیلال دەگەڕێمەوە لای تۆ سڵاو لێ بێم کاتت باش. جناب باش زۆر سپاس. کاک بیلال ئەمە بۆ یەکەمین جارە دیدارێکی لەو شێوازە بەڕێوە بچێت دەمێت سەرەتا بەسێکی دیدارەکەمان بۆ بکەیت دوێنێ 22 مانگ هەڵبەتە دوو دیدارەکە بڕێوە چوو دیدارەکە چۆن بڕێوە چوو هەروەها چۆن توانرا کە باس لە توانەکانی ژنان بکرێت تایبەتی لەم بوارەدا. دەست خۆش سپاس بۆ گرنگی پێدانتان. دیارە پرسی بەشداری ئافرەت لە کۆی گشتی سێکتەرەکانە قسە و گفتوگۆی زۆری لەسەرەکرێت لە سەراستی گیانە، بەڵام ئەم جارە ئێمە وەکو دامەزراوی مڵکەی جینسی فۆکسەکەمان لەسەرەوە بوو چۆن قسە لەسەر بەشداری ئافرەت بکەین لە سێکتەری خانوبەرە. سێکتەری خانوبەرە لەسەر دوو ئاست بەشێکی پرۆژەکانی نیشتە جێبوون واروها بەشێکی دیکەی کۆمپانیەکانی خانوبەرەوە. لە نێو ئەو باسەدا باسی کارمەندی بەشی فرۆشتنیشە چونکە ئەکرێ لە دامەزراوەیەکە وەکو عقارات یان لە جێگایەکە وەکو پرۆژەکانی نیشتە جێبوون ئافرەتێکە بێت لە بەڕێوەبەری گشتی و لە هەرەمی دەسەڵاتەکە بێت. بەڵام ئێمە هاتوین لەم پرۆسەیە تەنها باسی بەشی فرۆشتنمان کردووە و فۆکسەکەمان لەسەرەوە بۆ چکە بە خوێندنەوەمان بۆ بازاری خانوبەرە لە هەرێمی کوردستان و سەیری داتا و ژمارەکانی ساڵانی ڕابردوو بکەین قۆناغ بە قۆناغ بەشداری ئافرەت لە ناو بازاڕا زیادی کردووە و لە نێو پرۆژەکانی نیشتە جێبوونە ڕۆڵیان لە بەشی فرۆشتنا زیادی کردووە و هەروها لە کۆمپانیەکانی عقاراتە بە تایبەت لە هەولێر و لە سلێمانیا بە ئاسانی هەستی پێکرێت کە بەشداری ئافرەت و هاتنە پێشۆی ئافرەت بۆ ئەم سێکتەرە زیادی کردووە. ئێمە دامەزراوەکەی خۆمان لە 2024 یەکەمین کۆڕبەندی داهاتوی خانوبەرەمان ئەنجامدا و یەکێک لەو پرسانە لە گفتوگۆ و دانیشتنەکانی ئەو کۆڕبەندا کە بە ئامادەی بەرپرسانی حکوومەت واروها کۆمپانیەکانی عقارات پرۆژەکانی نیشتە جێبوون ڕێکخرا و ناوەندەکانی پەیوەست بە بازاری خانوبەرە یەکێک لە بابەتەکان باسی بەشداری ئافرەت بوو لە سێکتەری خانوبەرە. بە گرنگمانزانی دوا بەدوای ئەو کۆڕبەندە دیدارێکی تایبەت ئەنجام بدەین بە بەشداریەکی زیاتر واروەها پرسەکە بە ورتر بە ئامادەی ئافرەتان خۆیان کە ئایا ئافرەت لە کۆمەڵگەی ئێمە ئەو تەحەدیانە چین کە لە بەردەمیانە کە ئەیانەوە بێنە ناو بازاری خانوبەرە یان سێکتەری خانوبەرە واروەها ئەتوانرێت چۆن دامەزراوەکانی حکوومەت واروەها ڕێکخراوەکان کۆمەڵی نێوەندگیری عقارات هەمومان پێکەوە هاوکار بین بۆی ئەم بەشداریە ڕێک بخێنەوە باشی بکەین چاکی بکەین لەم دیدارە گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەرم بابەتەکرا. بڵێ کۆمەڵ خاڵی زۆر گرنگت باس کرد کە لە دیدارەکەتاندا باستان لێ کردووە من دەتوانم ئەوانە بامان شێوازکەمە بە پرسیار بە بەڕێستان ڕۆڵی ژنان لە ناو سێکتەری خانوبەرەدا کارکردن لەو بوارەدا چۆن هەڵدەسەنگێنرێت ئایا بەرەو پێشچوونی ژنان خۆت بەدەمەوە هاتنی ژنان بۆ بەشداریکردن لەم سێکتەرانەدا چۆنە داواکاری ژنان بۆ کارکردن لەناو ئەم پرۆژانەدا چەندێکە؟ ئەگەر سەیری داتاکان بکەین لە هەرێمی کوردستانە زیاتر لە 7000 کۆمپانیا و نووسنگی خانوبەرە هەیە لە کوردستانە و هەروەها زیاتر لە 230 پرۆژەی نیشتە جێبوون لە ساڵانی ڕابردووە جێبەجێ کراوە کە ئێستا زیاتر لە 100 پرۆژەی نیشتە جێبوون لەسەر تاسەری هەرێمی کوردستانە کاری تیاکرێ. هەموو ئەم پرۆژانە نیشتە جێبوونانی کە لە هەرێمی کوردستان پێویستیان بە بنکەیەکی فرۆشتن هەیە واتە مەرکەز مبیعاتێک هەیە و لە زۆرێک لەم مەرکەز مبیعاتانە ئەگەر بۆ نمونە 5 کارمەندیان ویستی بێ بەلایانی کەمی 2 تا 3 کارمەندی ئافرەتە لە ڕاستیە و بەشێکی زۆری کۆمپانیەکانی عقارات بە تەحدید نەک نووسنگەکان کۆمپانیەکانیش لە ئێستادا کرانەوەیکیان کردووە بە ڕووی بەشداری ئافرەت لە سێکتەری خانوبەرە. لە قۆناغی ڕابردووە بەشێکی هەڵەتێگەشتنێکی کلتوری هەبوو بۆی کە ئافرەت نابێت لەم سێکتەرە کار بکەوە بەشێکی دیکەشی بەشێک لە بەڕێوەبەری کۆمپانیەکان کە لە سێکتەری خانوبەران دەرگایان ناکردەوە یان ڕێگان نادا ئافرەت لە نێو بازاڕا کار بکە. بەڵام قۆناغ بە قۆناغ گەربینی بێتمان سیرمان کرد بەشێک لە ئافرەتان هاتنە نێو ئەم کایەوە سەرەتا بە شێوازی ڤڵۆگەر یان فەیس براندێکی پرۆژەکانی نیشتە جێبوون و قۆناغ بە قۆناغ هاتنە ناو عقاراتەکان. ئێستا ئەگەر سەیری داتاکان بکەین
لە چاو بەشداری پیاوان لە ناو سکتەری خانوبەرە بە دڵنیایە و بەشداری ئافرەت زۆر کەمە و زۆر سنووردارە بەڵام کە ئەم کرانەوەی کە لە ماوەی 2 ساڵ 3 ساڵی ڕابردووە هەستی پێکرێ ڕێژەکان پێمانەڵێن بە بەردەوامی بەشداری ئافرەت لە سکتەری خانوبەرە زیادەکە بەشێکی وەکو حاجە و وەکو خواستی ئافرەتە بۆ ئەم بازاڕە بەشێکیشی لە ڕاستیا بەداخەوە لە ئەنجامی نەبوونی دەرفەتی کار لە سکتەرەکانی دیکە وای کردو ئافرەتێکی دیکەی زیاتر بێتە ناو ئەم بەشە وەروە بە دڵنیایەوە ڕۆڵی میدیا و باسکردنی لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە خازانج و داهاتێکی باش لە نێوم سکتەرە هەیە ئەمیش جارێکی دیکە ڕۆڵی هەبووە لەوەی کە بەشداری ئافرەت قۆناغ بە قۆناغ لە نێو سکتەری خانوبەری هەرێمی کوردستانە زیاد بکات. بەڵێ بە دیاریکراوی ئەرکی خانمان لە ناو سکتەری بەرهەمهێنانی خانوبەرەدا چی دەبێت؟ وەکو باس لێوەکە لە پێشووتردا ژنان وەکو فەیز برانتێک لە ناو ئەم سێکتەرەدا دەرکەوتونیان خۆت کاریان کردووە بەڵام لە داهاتوو داهەنگاوی داهاتوو کارکردنی ژنان لە ناو ئەم سێکتەرەدا چۆن دەبێت؟ ئێمە کۆمپانیای جیاوازمان هەیە وەروها نووسنگەی جیاوازمان هەیە لەگەڵ پرۆژەکانە ئێمە گەر سەیریکە پرۆژەکانی نیشتەجێبوون بکەین لە چەند پرۆژەی جیاوازی نیشتەجێبوونە لیدەری یەکەم کەسی یەکەمی جێبەجەکاری پرۆژەکانی نیشتەجێبوون جاری وایە ئافرەتێکە وەروها گەردینەوە قۆناغەکانی دیکە بینین لە تیمی ئەندازیاری بەشێک لە جێبەجەکردنی پرۆژەکانە ئافرەت هەستی پێەکەین ژمارە زۆرەکە لە نێو پرۆژەکانی نیشتەجێبوونە و ئافرەتانن کە لە بەشی فرۆشتنی پرۆژەکان نیشتەجێبوونە کارەکەن بەڵام کە دێنەوە نێو کۆمپانیەکانی خانوبەرە زۆر بەکەمی ئەبینین لە چەند ژمارەیەکی دیاریکرا و سنووردار هەیە لە هەولێر لە دۆک لە سلێمانی کە ئافرەت خاوەنی کۆمپانیایەک یان نووسنگەیەکی خانوبەرە بێ بەڵکو ژمارەکە لەسەر ئاستی کارمەندە کە من پێم وایە ئەم کارکردنەی کە ئێستا هەستی پێکری وەروە لە چوارچەوەی گفتوگوانی کە لە دیداری خانمان شانجامدرا کە یەکێک لەوانە سەرۆکی کۆمەڵی نێوەندگیری خانوبەرە بوو باسیەوەی کرد کە چۆن ئەتوانن هەماهنگ بن و هاوکار بن و یارمەتی دەربن بۆی کە بەشداری ئافرەت لە سکتەری خانوبەرە زیاد بکەن وتی بەشێک لە ئافرەتان ئێستا بە شێوەی ئۆنلاین کاری کڕین و فرۆشتنی یەکەکانی نیشتەجێبوونەکرد کە ئەو تێبینی کرده بۆ وەروە پێشنیاریەوەی کرد کە بەشێک لەم ئافرەتانە خۆیان لە چوارچەوەی نووسنگەکانی خانوبەرە ڕێک بخەنەوە بۆی بتوانن بەشداریەکان باشتر بکەن و زیاتر بکەن بۆیە ئەگەر سەیری پلەبەندیەکان بکەین پلەبەندیەکان جیاوازن لە ئاستی بەڕێوبەر و کەسی یەکەمی پرۆژەکانەی بینین دێتەوە خوارەوە لە تیمی ئەندازیاری و جێبەجەکاری پرۆژەکانەوەی بینین دێتە خوارترەوە لە بەشی فرۆشتنای بینین بەڵام کۆی گشتی کۆمپانیەکان واروها پرۆژەکان نیشتەجێبوون بەشداری ئافرەت ئێستا لە ئاستێکی دیاریکراوەوە بە تایبەتیش لە بەشی فرۆشتنایە کە ئەکرێ ئەم دیدارە و هاوشێوە و کارکردن و تەنانەت پرۆگرامێکی هاوشێوە ڕۆڵی هەبێت لەسەرەوەی کە بتوانرێ ئافرەتێکی زیاتر بێتە ناوەم بابەتە. بەڵێ ئەرکی ڕێکخراوەکان و بەگشتی هەموو لایەک کە هەماهەنگیان زیاتر بۆ بەشداریکردنی ژنان لەم سێکتەرەدا لە دیدارەکەدا چۆن باستان لێوە کرد ئەو چارەسەریانە چی بوون کە ئێوە بۆ زیاتر پشتگیریکردنی خانمان لەم سێکتەرەدا بە باشتانزانێت بگیرێتە بەر. ڕۆڵی هەرێکێک لە ئێمە جیاوازە بۆ ئەوەی کە چۆن بتوانین بەشداری ئافرەت لە سکتەری خانوبەرە زیاد بکەین بۆ نمونە دامەزراوەکانی میدیا لە پرۆگرامێکی هاوشێوە یا لە دامەزراوەکانی میدیای وەکو مۆڵک نیوز و کەناڵەکانی دیکەش ئەتوانرێ بابەتی پرسی خانوبەرە ئەوەندە ڕوون بکرێتەوە کە پرسێک نییە بە تەنها تایبەت بێ بزنسێک نییە تەنها بە تایبەت بێ بە پیاوان بەڵکو ئافرەت دەتوانێت کاری تیا بکەواتە گەاندنی ئەم هۆشیاریەی وەکو خۆی دیمەنەکە نەقل بکرێ و بگوازرێتەوە کە بزنسێکە کە ئەکرێ هەردوو کەسایەتەکە کاری تیا بکەن بۆیە بینین لە زۆرێک لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بەشداری ئافرەت لە سەر و 50 تا 60% ئەوانەیە پێکەێنێ کە بەشی فرۆشتنواتە سێڵ ئەنجامەدەن لە پرۆژەکانی نیشتەجێبوونیان لە کۆمپانیەکانی عقاراتە بەڵام لە هەرێمی کوردستانە لە ئەو تێگەشتنەی کە لە ڕابردووە هەبووە ئاستەکە زۆر سنووردارە بەڵام ئەتوانێت میدیا ڕۆڵێکی کاریگەر بینی ئەم هاوکێشەیە ڕاست بکاتەوە هەرچی ڕێکخراوەکانە یان حکوومەتە یا دەمەزراوەکانی دیکەیە پێکەوە هەمویان بە ڕۆڵی جیاوازی خۆیان ئەتوانن بەشێکی پێوەستە بە هۆشیاری ئافرەت و ئاگادارکردنەوەی ئافرەت لەوەی کە لەم سکتەرا چیە گوزەریەوە توانرێت چۆن قازانچکە و دەرگایەکی لێ بکەوە بەشێکی پێوەتە بە سیستەمی خوێندنەوە کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە تەنها شوێن و جێگایەکە بێ لە هەرێمی کوردستانە یەک پەیمانگامان هەیە لە هەرێمی کوردستانە ئەوش پەیمانگای پیرمامە کە بەشێکی تایبەتمەندی هەیە بە بواری خانوبەرە لە کاتێکە ژمارەیەکی زۆر زانکۆ پەیمانگامان هەیە لە کوردستانە کە هیچ بەشێکی تایبەت بە سکتەری خانوبەرە نییە بۆیە کردنەوەی بەشێکی دیکە زیاترکردنی بەشی خانوبەرە لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان ئەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێ ئەرچی ڕێکخراوەکانی ژنانە یا ڕێکخراوەکانی دیکەی کۆمەڵگەی مەدەنیە بەکردنەوەی کۆرس و ڕاهێنان و خولی جۆرا و جۆر لە پێگەیاندنی کادیر بۆ ئەم بازاڕ توان ڕۆڵێکی گەورە و کاریگەر ببینن سنتەرەکانی CDC لە وەزارەتی خوێندنی باڵا ئەتوانێت بەکردنەوەی ڕاهێنان و کۆرس و ئامادەکاری بۆەوەی کە ژمارەیەکی زیاتر بێتە نێو ئەم بازاڕ ئەتوانێت ڕۆڵێکی گەورە و کاریگەر ببینێ هەم بۆ پیاوان هەم بۆ کوڕان هەم بۆ کچان بەڵاو بە تەحدید بۆ کچان بۆی بتوانێت دەرفەتێکی دیکەی زیاتریان
بۆ بڕەخسێکە بێنە نێو سکتەری خانوبەرە بۆیە هەموو کایەکان لە حکوومەتەوە لە حیزبەوە لە ڕێکخراوەکانەوە لە میدیاوە لە سکتەری خوێندن و سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستانە هەمووی بە ڕۆڵێک بە جۆری جۆرا و جۆر ئەتوانێت کاریگەری و دەرهاوشتە دروست بکە چی بە ئاسانکاری چی بە هۆشیارکردنەوە چی بە ئیمتیازات بەو کەسانی کە ئەیانەوە لە نێو سکتەری خانوبەرە گفتوگۆ بکەن و کار بکەن ئێمە تەنان پێشنیاریەوەمان کردو بۆ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ کۆمەڵی نێوەندگیری کە ئاسانکاریکی زیاتر بکرێت بۆ ئافرەتانی کە بۆ خۆیان ئەیانەوێ وەکو کۆمپانیایەکی تایبەتمەند لە سکتەری خانوبەرە کار بکەن واتە کەسی یەکەمی ئەم کۆمپانیای ئەم نووسنگەی ئەگەر ئافرەت بۆ ئیمتیازێکی پێ بدرێ هاوکار بکرێ هەماهنگگی بکرێت چکە لە هەرێمی کوردستانە ئێستا بەداخەوە بۆ ئەو هەموو ڕێکار و میکانیزمەی کە گیراوەتە بەر لە باج و ڕسوماتەوای کردو بارقورسایەکی زیاتر دروستکە بەڵام ئەتوانرێت بە ئاسانکاریکی زیاتر وار بکرێت کە ئەم بەشداریە باشتر و چاکتر و زیاتر بکرێت. بەڵێ تا ئێستا هیچ ئەسانکاری بۆ ئەو خانمانە کراوە کە دانەوە لە سەکتەری بەرهەمهێنانی خانوبەرەدا کار بکەن یاخۆ هێشتا بەربەستێ لە بەردەمیاندا بەڵێ ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بوو کە لە گفتوگۆکانە تێگەشتینەوە ئەو خانمانە بۆ خۆیان بەشداریان کرد هەمویان یانوت ئێمە هیچ جیاوازیەک نبینین لەوەی کە ئێمە ئافرەتین یا پیاوین و کاتێک ئەمانەوە کارێک بکەین گرفتێک نهاتوۆتە پێشمان لە ڕاستیا لەبەرەوەی کە ئافرەتین واتە کارکردنی ڕۆژانەمان ئەو گرفتەی بۆ دروست نەکردین بەڵێ بەشێک لە گرفتەکانمان یانوت ئێمە گرفتە کللتوری کۆمەڵایەتەکەیە بۆ منە بۆ ئێمە قورسە سەعات 12 شەو کەسێک تەلەفۆنەکە زانیاری ئەوێ لە کاتێکە بۆ پیاوێکیش لە ڕاستیا لەوانەیە قورس بێت چکە کاتێکی دیاریکرا و سنووردار هەیە بۆی کە تۆ پشوویەک وەرگری سراحەتێک وەرگری شەو کاتی پشودان بێ بەڵام لەبەرەوە کللتوری کۆمەڵگەی کوردی وا بووە تاوەکو مۆبایلەکەت کراوە بێ پێی وایە بێ تۆ جوابی بیتەوە بۆیە بینی تا ساعت 12 شەو کەسێک ڕێ بەخۆیدا تەلەفۆن کە بۆی کە زانیارێک لەسەر مڵکێک وەرگێ بەڵام لەوانەیە ئەمە بۆ ئافرەتێک قورس بێ ئەبینیت بۆ نمونە بەڵام جێی دڵخۆشی بوو کە زۆرینەی ئافرەتانی یانوو ئێمە هیچ جیاوازێک نبینین لە موچە لە نێوان ئێمە و کارمەندێکی کوڕڕابۆن منە لە پرۆژەیەکی نیشتە جەبوونیا لە عقاراتێکە هیچ جیاوازێکی ڕەگەزی نبینین لەبەرەوەی کە ئێمە ئافرەتین لەگەڵ کەسێکی کە لە مامەڵەکردنی دەوامکردن و ڕۆژانەی ڕۆتینی ڕۆژانە لە نێو کۆمپانیەکان یا لە پرۆژەکانی نیشتە جەبوونە لە زۆرێک لە بابەتەکانە هیچ جیاوازێک نبینێ بەڵام وەکوەوەی کە ئاسانکاریەک جیاوازیەک دروست کرابێ یان امتیازێکی زیاتر درابێ بە ئافرەت نەخێر ئەوە لە هەرێمی کوردستانە نەبووە ئێمە ئەگەر بمانەوێت ئەم پێگەیە باشتر و چاکتر بکەین لەلایەکەوە بێت چەندە ئیش لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاریەکەین بۆی کەم بەشداریە زیادکەین لە هەمان کاتە ئەتوانین بە هاوکاری و هەمانگی چ لەلایەن حکوومەت و کەرتی تایبەت و دامەزراوەکانەوە ئەتوانین ئەم پێگەیە باشتر و چاکتر بکەین. بەڵێ کاتە کار بیلاتاکو ئێستا ئەڵنگارەکانی بەردەمی خانمان لەم پرۆژەدا چی بووە لەم پرۆژە سێکتەری بەرهەمهێنانی خانوبەرە زۆرینەی ئافرەتان قسەکانی ئەوانە بۆ نەقلەکەم بە پێەوەی کە لەنێو ئەو دیدارا بەشداریان کرد ئەوان بۆ خۆیان و ئاڵنگاریەکی قورس یان گرفتێکی قورس لە بەردەمی ئێمە نییە بەڵام پێویستیمان بە هاوکاری دەست پێگرتن یارمەتیدانی زیاتر هەیە بۆ چکە ئەگەر ئێمە بمانوێت ئەم کایە باشتر بکەین چاکتر بکەین وەم بەشداریە زیاتر بکەین چاوەڕوانی ئەوەکەین لە حکوومەتە بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەک نووسنگەیەک تۆمارەکەین ڕسومات و باجەکانمان کەمتر لێوەربگرێ کۆمپانیەکانی دیکەی هاوکارمان کە لە پیاوانە کاری خانوبەرەکەن یا پرۆژەکانی نیشتە جەبوون ئەکری هاوکاری و هەمانگێکی زیاتری ئێمە بکەن امتیازێکی زیاتر بە ئێمە بدەن وەزارەتی خوێندنی باڵا و سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان ئەتوانێت یارمەتیدەرێکی باشتری ئێمە بێ بۆی کە بەشی دیکە لە نێو زانکۆ پەیمانگاکانە بکرێتەوە و دەرگا بکرێتەوە بۆی بتوانین لە نێو سیستەمی خوێندنی هەرێمی کوردستانە بەشی خانوبەرە کارا بکرێەوە ئێمە بتوانین بخوێنین واتە تحدی و گرفتێکی ئەوتۆ نییە لە بەردەمی ئافرەتە ئەوەندەی کە پێویستی بە هاوکاری و هەمانگی زیاترێ بۆی لە بەشداریان لە نێو سکتەری خانوبەرە زیاتر بڵێ کەمکردنەوەی باش لەستەریان و هەندێک ئاسانکاری بۆ خانمان کە بتوانن لەنەوە سێکتەری بەرهەمهێنانی خانوبەرەدا کار بکەن ئەمە هیچ ناڕزایەتێکی ئەشکارێکی لایەن پیاوانەوە لێ ناکەوێتەوە یاخۆت ئەوانی کە ئەو پیاوانی کە لە بواری بەرهەمهێنانی خانوبەردا کار دەکەن ئەو ئاسانکاریانیان لا ناخۆش نییە خۆ بەشوازێک لە شێوازەکان وەکو جیاوازێک نایبینن پێم وانە چونکە باسەکە باسێکی دوولایەنەیە و کەمکردنەوەی باج ڕسومات خواستێکی هەمەلایەنەیە لە ڕاستیا زۆرینەی کۆمپانیا و نووسنگەکە کاری لەسەرەکەن واروها کۆمەڵی نێوەندگیری خانوبەرە کە بۆ خۆیان لە گفتوگۆ و دیدارەکەی ئێمە بەشداریان کرد و باسێوان کرد کە ئێستا هەوڵێکەیە کە ئەوان بتوان بە نووسراوێک حکوومەت ئاگدارکەنەوە کە بارقورسایەک لەسەر کۆمپانیا و نووسنگەکانی خانوبەرە دروست بووە کە بتوانێت بەم ڕێکاری تازە هەنگاوی تازە بە جۆرێک وا بکرێت کە ئەم قورسیان لەسەر کەم کرێتەوە چکە ئەگەر بەم شێوازە بڕوا و خراپی بازار کە ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ کاریگەری مەترسی ئەوە هەیە کە بەشێک لە کۆمپانیا و نووسنگەکانی خانوبەرە دابخرێن بۆیە بۆ ڕاگررتنی ئەم مەترسیە
هەر کەسێک دەست بەم پرۆسەیە دەست بکە و ئاسانکاری بکات چی بۆ ئافرەت بێت چی بۆ پیاو بێ بە دڵنیایەوە ڕۆڵێکی گەورە و کاریگەری دروستەکە لەسەرەوەی کە ئەم بازاڕێی کە لە ئێستادا هەمانە لە سکتەری خانوبەرە بەلایانی کەمی لە وەکو ئەمەی کە ئێستا هەیە ڕابگیرێەوە مەترسیەکانی کەم بکرێتەوە و گرفتێک نەهێنرێ لە بەردەمیا بۆیە گەر بۆ ئافرەتێکیش بکرێت بە دڵنیایەوە کاریگەری و دەرهاشتێکی جابی لەسەر کۆی گشتی بازارەکە دروستەکە. ڕاستە لەوانەیە کۆمپانیاک نووسنگەیەک لای ئافرەتێک دروست بکرێت بەڵام خۆ دوجار مەرجنی هەموو ئەم تیمەی کە لە کۆمپانیای نووسنگەیەکە لە بواری خانوبەرە کارەکەن تەنها ئافرەتەکان بەڕێوە بن ئەکرێ چەندین کارمەندیان هەبێت کە پیاو بێ ئەمە هەمانە بۆن منە هەر لە نێوە و ڤیددیۆی کە لەسەر شاشەی بینن ئافرەتمان هەیە کە بۆ خۆی خاوەنی کۆمپانیایەکی خانوبەرێ بەڵام چەندین کارمەندی پیاوش لە تەنیشتیا ئیشەکە و لە نێو کۆمپانیەکەی ئەوە ڕۆڵە بینین لە بازاری فرۆشتنی خانوبەرە. بەدەمەوە هاتنی ژنان خواستی ژنان بۆ کارکردن لەناو سێکتەرەکانی بەرهەمێنانی خانوبەرەدا تاکو ئێستا چەندێک کە زۆرە ڕێژەکە پێشبینی دەکرێت لە داهاتوودا زیاتر بێت. وەکو داتایەکی و تۆ لە ڕاستیان نیە لە بەردەسا بەداخەوە چکە ژمارە و داتاکان لە هەرێمی کوردستانە ڕێک نەخراوەتەوە. ئێمە وەکوتم نزیکەی 7000 کۆمپانیا و نووسنگەمان هەیە لە هەرێمی کوردستانە لەم 7500 کۆمپانیا لەوانەیە گەر بیژمێری بە پەنجەی دەست 5 کۆمپانیا نووسنگەمان هەبێ لە هەرێمی کوردستانە کە ئافرەت بەڕێوەبەرەکەی بێ. بەڵام کە دیتە نێو کارمەندی بەشی فرۆشتن بڵێ کارمەندی بەشی فرۆشتن زۆرمان هەیە لە کۆمپانیەکانی لە ئێستادا لە زۆرینەی کۆمپانیەکانی عقاراتە کارمەندی بەشی فرۆشتنمان هەیە کە ئافرەتن جا لە ئۆفیسێک بۆ ئۆفیسێکی ترە گۆڕانکاری هەیە بۆ منە کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 40 ئۆفیسی هەیە. لەم 40 ئۆفیسە بە تەنها خۆی ئێمە لە کۆی گشتی 7000ەکە بە یەکدانە ئەژمار کراوە بەڵام لە نووسنگەکانە ژمارەکان سنووردار و کەمترە بەڵام لە پرۆژەکانی نیشتە جێبوون ئەگەر لە 5 کارمەندی بەشی فرۆشتنی پرۆژەکان نیشتە جێبوون سیرکەین بەلایانی کەمی 50 تا 60% کارمەندی بەشی فرۆشتنی پرۆژەکان نیشتە جێبوون ئافرەتن کە ئەمە داتایەکە پێمانەڵێ بەشداری کارمەندی فرۆشتن لە پرۆژەکانی نیشتە جێبوونە زیاترە لە کارمەندی فرۆشتن لە کۆمپانیەکانی عقارات. بەڵێ ئەگەر بەراوردێ بکەین نێوان ژنان و پیاوانتە ڕۆڵی هەردووکیان لەم سێکتەرەدا چۆن هەڵدەسەنگێنرێت؟ بە تایبەتی لە بەشی فرۆشتنە داتاجیانەکان پێمانەڵێن ئافرەت دەتوانێت ڕۆڵێکی گەورە و کاریگەر ببینێ لە پرۆسەی فرۆشتنەوە بە تایبەتی باسی تەنها سکتەری خانوبەرە نیە لە زۆرێک لە سکتەرەکانی دیکەشە ئافرەت دەتوانێت لە بەشی فرۆشتنە ڕۆڵێکی گەورە و کاریگەر ببینی ئەگەر تواناکەی یان جەستەی قبوڵیەوە نەکات لە پرۆژەیەکی نیشتە جێبوونە وەکو جێبەجەکاری پرۆژەکە کار بکایە وەکو ئەندازیارێک لە باڵەخانە و بینایەکی بەرزە کار بکە بەڵام بەشی فرۆشتن پرۆسەیەکی ئاسانترەوە ئێستا ئاسانکاریەکی زۆرەکرێت کاتێک پرۆژەیەکی نیشتە جێبوون دێتە پێش چاو لە ڕووی میدیایەوە لە ڕووی مارکتینەوە لە ڕووی سوشال میدیاوە لە ڕێگەی ئەو کەتەلۆک و برۆشوانی کە دروستەکرێت لە ڕێگەی ئەو مۆدیلانەوە کە دروستەکرێت ئەوەندە ئاسانکاری لە بەردەسا دروستەکرێت کە تەنها تۆ کۆمەڵێک زانیاریت پێویستە کۆمەڵێک ڕێکاری شێوازی فرۆشتن پێویستیت بە زانینێکی زمان هەیە بە تایبەتی بۆ مامەڵەکردن لەگەڵەوانی کە جیاواز لە زمانەکەی تۆ قسەکەن واتە بەشێک لە سکیڵی تایبەتمەندی بواری گشتیت پێویستە وارووا چەند سکیلێکی دیاریکرا و تایبەت بە بواری خانوبەرت پێویستە بۆیە بە ئاسانی بۆ ئافرەتێک ئەمە هەزمەکرێ و ئەتوانێت خۆی ڕابهێنێ بتوانێت پرۆسەی فرۆشتن جێبەجێ بکات. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بیلا سەعید ڕێخەری یەکەمین دیداری کارمەندانی فرۆشتن لە سێکتەری خانوبەرە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیانی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە مادەبوویت.